مناڵبوونێکی بە سروشتی زۆر باشترە چونکە خەتاریاتی و مزاعفاتێکی زۆر کەمترە لە نەشتەرگەری. هەندێک ئافرەتێک هەیە ئەڵێ من نامەوێ ژانی مناڵبوون تاقی بکەمەوە، ئەمەوێ بە عملیات ببێ. پرسیار یەکەممان ئەوەیە ئایا لایانی باش و خراپی مناڵبوون بە سروشتی چییە؟ مناڵبوونێکی سروشتی خوا تەعالە هیبەیەکیە بە ئافرەت بۆ خانم بەرژەندوی خاطر تەندروستی خۆی و تەندروستی مناڵەکە، چونکە مناڵبوونێکی سروشتی ئەو مناڵەکات لە ڕێی و مناڵبوون یێتەوە بۆ دەرەوە زەخت دەکەوێتەوە لەسەر سیەکانی بحیت ئەو ئاوانە هەیە لە سی مناڵەکە یێتەوە بۆ دەرەوە نابێ بە هۆکارێکی دوای ئەوە تەنگە نەفەسی مناڵەکە و داخڵبوونی شوشە زیاتر. لەبەرەوەیە مناڵبوونێکی بە سروشتی زۆر باشترە چونکە خەتاریاتی و مزاعفاتێکی زۆر کەمترە لە نەشتەرگەری. یەکێن لە ئەوانە بەربوونی خوێن دوای مناڵبوونێکی بە نەشتەرگەری زۆرترە لە مناڵبوونێکی بە تەبیعی. جگە لە ئەوەش مزاعفاتی نەشتەرگەری مەتەلەن برینێکی بۆ ئەندامێکی تر لە لەشی ئافرەت، مەتەلەن برینێکی میزڵانە، برینێکی ریخۆڵایە، یا هەوکردن دوای عملیات احتیمالێکی زۆرە، احتیمالێکی بەستانی خوێن، چونکە من ئافرەت دوای عملیات ناتوانانی یەکسەر هەڵەسێ بۆ جوڵێتەوە لە لایەنی کەمێک تقریبا 6 ساعتێکی ئێوێ یەڵە هەڵەسێ. هەندێک ئافرەتێکی هەیە معرەزەکە بە بەستانی خوێن لە قاچی، لە سیەکانی، لە مێشکی، یعنی وەکی ئەتوانن بڵێنەوەکە جەڵتەی خوێن دروستە بێ دوای نەشتەرگەری. احتیمالێکی هەیەی دواتر ئەبێتەوە بە لکاندنێکی دەوروبەری مناڵدان، قەپاتبوونی بۆڕیەکانی ئافرەت مناڵبوون ناتوانانی حمل بکە بە ئەسانی. احتیمالێکی هەیە ئەو برینە لەسەر ڕەحمی ئافرەتەکە کەوتووە، احتیمال ئەبێتەوە هۆکارێکی لە مستەقبەلە و ناتوانێت ئەو ئافرەتە بە تەبیعی بتوانێت. مەتەلەن ئەکسسی نەبوو بۆ عملیاتی، یعنی هەیەک وەزعێک لێ هاتووە ناتوانێت عملیات بکات بۆ جارێک داهاتوو، ئەبێتەوە بە هۆکارێکی تەقاندنی ڕەحمی ئافرەتەکە. یا احتیمالێک هەبێ ئەو شوێنی عملیاتە کەونەکە ئەبێتەوە لکانەوەی وێڵاشی مناڵ لەسەرێتی ئەبێ بە هۆکارێکی نزیکێکی بەقووەت بە عملیاتەکانی تر داهاتووەکە، احتیمالی کە بێتەوە یەکەن لە هۆکارەکان دەرکردنی ڕەحمی ئافرەت و احتیمال خوانێکە ئەگەر نزیف بکە زۆر کۆنتڕۆڵ نەکراتەوە. هەندێک ئافرەتێک بەڕاستی بە بۆنەی ئەو نزیفە لە گیانیان لە دەستیان داوە. ئایا هەر کامێکیان بێت بۆ تەندروستی مناڵەکە جیاوازی دروست ئەکات؟ طبعاً طبیعی بۆ مناڵ بوون زۆر باشە، بەس ئێمە یەند هێوکارێکی هەیە ئێمە بە بەرژەوەندی تەندروستی مناڵەکە ئەیکەن بە عملیات. یەکەن لە ئەوانە ئەو مناڵانە تحملی ژانی مناڵبوونیان ناکات، چونکە لە کاتی گرژبوونی ڕەحمی ئافرەت لە کاتی مناڵبوون چوونەوەی خوێن بۆ مناڵ کەم ئەبێتەوە. هەندی مناڵێکی هەیە تایبەت ئەوانە گەشەیان کەمە، تایبەت ئەگەر کێشەیەکیان هەیەی لە دڵی خۆیان ئەوانە احتیمال تحملی ئەو کەمبوونەوەی خوێن لە کاتی ژانەوە ناکەنەوە، لێدان دڵیان کەم ئەبێتەوە، هەناسەیان تونە بێتەوە، پێویستمان دەبێت خۆمان ئەیکەن بە عملیات. یعنی مثلا ناتوان بەڵام بۆت عملیات خراپە بۆ تەندروستی مناڵەکە. احتیمال چونکە ئێمە وەکی ڕێگەیەکی ناچاری خۆمان ئەیکەنە بۆ عملیات لەبەر خاتری تەندروستی مناڵەکە. ئەو حاڵەتانە کامانن کە پێویستە بە نەشتەرگەری مناڵیان ببێت؟ هەندی حاڵەتێک هەیە ئەگەر ئەو کەسە زیاتر لە 2 عملیاتی هەبوو پێشتر باشترە یان نەشتەرگەری ببێتەوە. یا احتیمالێکی هەیە مثلا ئەگەر مناڵەکە بەلاری هاتووە ناتوانێتەوە لە خوارەوە، یا ئەگەر وێڵاشی مناڵەکە پێش کەوتووە، یا ئەگەر گرەیەکی زۆر بە گەورەیەکی هەیە لە خوار زیگی ڕەحمی ئافرەتەکە ناتوان ڕێگە نادەوێتەوە مناڵەکە یێتە خوارەوە، ئەوانە مەگەر لە 100% بە عملیات ببێنەوە ناتوانێت بە تەبیعی بتوێتەوە. گینە حاڵەتەکانی تر ئەتوانی وەکی چۆن وتمان حاڵەتێکی نەخوازە هەیەی کاتی مناڵبوون، یعنی ئافرەت ژانی هەیەی یا احتیمالێکی تەسکبوونەوە حوزی ئافرەتەکە ڕێگە ناتەوە مناڵەکە یێتە خوارەوە، ئەو کاتە پێویستمان دەبێت لە 100% مناڵەکە بە عملیات ببێتەوە. لە کۆتاییدا دکتۆرە گیان بە بڕوای تۆ بۆچی لە ئێستادا ڕێژەی مناڵبوون بە نەشتەرگەری زۆر زیاتر بۆ لە مناڵبوون بە سروشتی؟ هەندێک هۆکاری کۆمەڵایەتی هەیە. مثلا هەندێک ئافرەتێک هەیە ئەڵێ من نامەوێ ژانی مناڵبوون تاقی بکەمەوە، ئەمەوێ بە عملیات ببێ. یعنی زۆربەی ئەو هۆکارانە ئێستا هۆکاری کۆمەڵایەتەکە لە ترس لە مناڵبوونە. بەڕاستی مناڵبوون
يعني وەکی چۆن بڵێن ڕێژەی مردنی ئافرەت لە ئازاری مناڵبوون هیچ نییە. ڕاستە هەندی مزعافاتی هەیە کاتی مناڵبوون ڕۆ ئەداتەوە ئەبێ بە هۆکاری مردنی ئافرەت، بەس بە بۆنەی ئازار هیچ ئافرەتێک نەمردووە. لەبەرەوە ئافرەت ینی هەند ئەم خانمانە پێویستمان هەیە ینی هۆشیاریکیان بێتەوە لەبەر دەربارەی مناڵبوونێکی سروشتی، سوودی مناڵبوونێکی سروشتی. و هەندێک ئافرەتێک ینی بەڕاستی چونکە مناڵبوونێکی پێشووتر بە ئەمەلیاتیان هەبوو، خۆیان ترسیان هەیە تاقیکردنەوەی مناڵبوونێکی تر بکەنەوە بە تەبیعی. ئەمە ڕێگەی کۆمەڵایەتیەکەیە و ئەتبێت مثلەن ترسیان هەیە لە تەبیعیەکە لەبەرەوە ئەیکەن بە عەمەلیات. سمارت وەرچەرخانە.